ستان بریندار بون لی طهران جن رخنه لی پنگاوا حکمت دگرنج بو زیروانی کرنا دانانا حجابی و بازارن اوتومبیلن کلاسی گرم دبا و کارساز ملیارن دلاران دیخن بازرگان یاوان دم باش بخير هاتن برنامج كورت كونكشن جدنجي أمريكا لواشنطن. چارکس هاتن کشتن جماره کادیجی بریندار بند در رودانه که تقاکرنی دا لشاهیه که اجدایگ بو نه لباجار دادویلی ولایت آلاباما. پلیسان دوهی اکشامی ویدیوین جه تاوان نشان دانو تلویزیون که خواجی راگهاند کو پتر جبیست کسان بریندار بونه. او تقاکرن لدرنگیا شوا شنبوی قومی لی پلیسان چه زانیاری ندان لسروی رودانی و نگود که صدمه وی چنه یان جی اگر برگمان وی تاوان هاتیه گرتنیان نه. دوان سه ماه نیوین سال 2023 دا پیتر جه 146 تقاکرن لامریکا قومی نجماره هری بلند رویدان انتقا کرنی ده سال 2016 دبونه. سیناتوری کوماری لنزی گراهم دوی یکشم میر رخنا لحوالن خوین پاریزیار کرد کو بروانی جکارمند هیزن هوایی امریکا یه 21 سالی دیکن کو برگمانی و دزینا زانیارین هستیار و نپنین لشکرینا و بلاوا کرنا وان لسر انترنتی. سیناتور گراهم گوتا تلویزیون ABC کو اندامین هیزن لشکری جورجیا و جهندی جی نهاد خدمت دانا ایرو کمتر پاراستیو کمتر بسلامتن جبرکاری وی کارمند هیزن هوایین امریکا کس نکاره روایی بده وی کاری و جبو هر اندامه کی کنگرسی جی روایی بده دزپیکرنا زانیاریان او راستی به برپرسیاریه که مزن تیو امریکا دیخه مترسیه که مزن قمانداریا ناوندیا هیزن امریکی رادگهینه کو دمکی زوس پیدا ایرو دوشنبه هیزن ویل باکور سوریا ربره کی کمالا دولت اسلامی داعش کریا آرمانج وسا دیاره او کشتیا قمانداریا ناوندیا هیزن امریکی دی بیجاوی ربره داعش دست هبو د پلان دارشتنا ایریشن تیروریستی لروشلات و ناوینو لاوروپا هلیکوپتر کا هیزن وان او ارکی سربازی جیب جیکریا و دو کسین دی ین چقدار بوی ربر داعش را هاتنا کشتن داخویانی قمانداریا امریکی دی بیجان نه چه سربازین امریکی و نجی سیویل برزیانه کتنا دو یکشنبه نویزگاه ها کاروبارن دا دو چاکسازی یا ریوبریا خسر باکور و رشلات سوریه شست گرتین به توان تیرور سربست بردانه لگوری برپرسن دا دوریه لریوبریا خسر کو تاوانبارن هاتین بردان پشت تاوانبار هاتین بردان پشتی کوان چاریکک یانجی زیلتر جزای خواه د زندان دا قطاندنه خالد رم وهف سروکی نویزگاه دا دو چاکسازی یا ریفبریا خسر جبو دنگ امریکا راگهاند کو اف بریار نجبو همو گرتیانه تنی تایبت جبو گرتین کو رفتارن وان باش بونه گرتی لگوری بریاره مجلس دادمندیا جواکیا لجر بند 126 یا جزان یا ریفبریا خسر هاتن بردان وزارت بروانی ترکیه دو یکشنبه گفت که دیریشکا توپ و موشکین چکدارین کردین لباکوری سوریا دا 4 سربازین ترک بریندار بونه او دی بیجا چکدارین یا پگی ین سرکیشیا هیزین سوریا دموکرات هف پیمان امریکا دکن او ایریش انجام دانه وزارت بروانی ترکیه گفت جی سرباز هاتن و گوهاستن جبو نخوشخانی او برسفا وان ایریشان داده به آرمانج گرتنا بنگهین تیرورستان لروجا یکشنبه سروک ترکیه رجب طیب اردوغان گفت که ام قد بسلامت نابن هتاكو رخصيك تيرورست یا چکدار لباکوری سوریا و لعراقی هبا. بأمر دنگی امریکا لقامش روزانه عمر هف بیوینک دگل برپرسی اوفیس راگهاندنا انجمن نشتیمانیا کردی لسوریا انا کسی حسن رمزی کریا لسر چندین مجارن نو گریدای روشا هریمین کردان امی بشک جوی هف بیوینین ها ببینن.
بینر گهدار شوپینر دنگ امریکا جارک دن جقامشلو دم باش و جارید هی ببینه که تایبت لگل بر پرس نویسگاه راگاندنه یا انجمان اجتماعی کردی انا کسا بریس حسن رمزی سپاس گو وقف در فدامش بو و هی ببینه سپاس شوار جیش بنره بریسان ام جه بویرا داوی دست بکن بريس حسن أنا كسا يعني حطيناها أفشان رو درباسون سر هولا أرمانش كرنا فرمانداري جشتي هزن سوريا ديمقراطيك مظلوم عبدي قالوا أنا كسا سيرفي بياري تشد بيجي وشواد نرخينه بويرا كوتشي بوي جنب جهه شرمزاريه جبركو دستوردا نكا سلوريا ولا تاكيدا جلاين دولتا تركيا افياكيا دواجي حبونا يعني جهاتنا فرماندي قصدي لباجار السليمانيه باغاهيه دسهلات حريم كردستاني افجي زيدغا فيكا جبركو كاركي نهيني هاتيكرن وافكاري هاجي انجامي ودر انجامي ويچنا ندياره يعني ام جوي درباسي برسا ديالوج انا خويا كردين سوريا بن قالوا مريه يان چرو شاوي گيشت كو ما قوناغني باش ما درباس كلمه تبراندن لي دراكم لي راوستان ما خوستيه وكو انجمان اجتماعي كردي بن خالين غارانتور دا وكو شاندري امريكي جي اثر مذاكر وهروها فرماندي قصدي سر مذاكر ام دراكم ليرا وستان ام جويد دست بي بكن ام قنا غيدي جابيك بيرين جمع دانوستاندن استراتيجينا ومتخوازن بارنا سري لإيرو مايات بن جافديريا دولة أمريكية دا قالوا أوي كنجي ومرا زميني خوش ساز بكي خوش بكي ام ليفيا ويدمين روشا عفريني تشاوي يعني ون بتايبتي قوهم بشكل جي ائتلاف السورية شخو في دمي داويد جي د إيفارا نوروزي د مجزراك لي تشيبو سدستي جروبن دبن سيوانا ارتشان اجتماعي دغو ائتلاف بخو نو نرتياوي دكه وشكر ام دجدسبيكا كو اف كسين درباس من عفريني ودريك وإيروبنسي دولتها تركيا وباهزي هذا ام دبيجن دفي خسريك بيكاتي دفي وري بيكاني او سركيش او جيانا خوبكن يادي افهزي شكدار جناف ملت هر سنجري خوي بويست ننا ملت دبن وام درفتي بدنا منظمات وريخصني في دولتي وكارب درباس من ويد دناف بويرين جندير سيد جارك دن برسك دركتولي كولانا كردي في برسيد كبتايبتي عفريني دبيجن چه سوده جمابونا انجمان اجتماعي كردي ناف ائتلافي ده هما هنجيا ائتلاف بشكل جوبسيوني بتبعي هي تفاوض وايرو دانوستاندن دبر رجيم وبسيوني تكن الجور برياراني بدولتي دو بينجي 4 ام جوي سوده جت جبركو ام بشكل جوا دانوستاندنا جبر واكو قمت سبيكا قلنا خد جما جاكر ام بينن كو جارن فيسا بزغريكا كردي سوريا دا دريا ديالوج ودانوستان وگفتگو ارتكرن وبپشتوانيك نيف دولتي هكر فاكتورين نيف دولتي نبي ملت كل سوريا دين كان ما خوب او مؤسسات ائتلافي وك حكومه مؤقت وك دن سازين دن مجالس محلي هندن نافذ بلي ابنا جيش بركوش ما هات خستن مجوار قوتنا حكومتها دمكي ونهيزين تشكدار ويكو ايروتيدا ام جوارا ام تفلي وانا نابن وام بيشغريا واجيناكن جبر امنا امادنا ببنا سيوانك سياسي هزنا او هز ندن سيبرابد نورمال كنا بيوانديان دنافرا ريجيم سوريا ولكن عرب هذا هو شوات خوينا يعني هدي بيوانديان دنافرا سوريا ولكن عرب بدقرن ابا نجي هي مطرسيه جبوه رجيم سوري فكرين كومكارا عربيش بورولا دولتنا عربي بتايبتي سعوديه ومصر روراي هبيك وكاربي دستي خدين سر وشا سوري يعني اوجي كاربن جارا سوريا سوري كاربن ري جارا سري كان جارا ريكي جوارب بل داويا في هيفدين ده قال لك سباس جو تبرسفن بيرسن دقي امريكا دان حتى جارك دن قال لك سباس اجي سباسيا ودكم سباسيا دنجي امريكا تكون براستي بشوي بروفيشنال هون خباتا خدكن دسبسي دو بدبای بو ملرزەکەی 6 شوبات لە باشووری تورکیا و سووریا 100,000 کەس لە ڕزگاربووان پەنایان بەردە شاری مێرسینی تورکیا بەڵام دەسەڵاتدارانی شارەکە دەڵێن بۆ یارمەتیدانی ئەم ژمارە زۆرەی پەنابەران پێویستیان بە یارمەتی زیاترە.
لەو دەمەی بوومەلەرزەیەکی وێرانکرد لە 6 مانگی دوودا باشووری تورکیا و سووریای گرتەوە شاری مەرسینی تورکیا هیچ زیانێکی بەرنەکەوە، بەڵام ئێستا شارەکە لە خەباتدایە بۆ ڕووبەڕووبوونەوەی پاشهاتەکانی بوومەلەرزەکە. سەرۆکی شارەوانی مێرسین دەڵێت لە دوای بوومەلەرزەکەوە لانی کەم 400,000 کەس گەیشتونەتە شارەکە. هەندێکیان لە هۆڵی پێشانگای شارەکەدا پەناگەیان پێدراوە. یاسار باتمان و خێزانەکەی لە شاری وێرانکراوی ئەنتابەوە هەڵاتۆن. Allah şükür bize burada iyi bakıyorlar. سپاس بۆ خوددا ئەوان لێرە ئاگاداری ئێمەن، هەوڵ دەدەن تا دەتوانن قەرەبووی ئەو شتانە بکەنەوە کە کەممان هەیە. شارەوانی مێرسین بە باشترین شێوە نان و خواردنمان بۆ دابین دەکات. هیوادارم بە زووترین کات خانوویەکمان بۆ دروست بکەن و بە زووترین کات بتوانین بچینەوە شاری زێدی خۆمان. عەبدوڕەحیم بالیش لە ئەنتابەوە هاتووە. ئێمە داوای چادرشتی دیکەمان کرد لە کاتێکدا لەوێ بووین لە ئەنتا، بەڵام تا ئێستا هیچ چادرێکمان وەرنەگرتووە. ئەگەر یەکێکیانمان پێ بدەن ئێمە دەچینە ئەوێ. هەرچەندێکە لەوێ ژیان سەختە، تەنانەت ئەگەر لە خێمەیەکدا بژیت باران بەسەردا دەبارێت. لێشاوی ڕزگاربووان کێشەی لە مەرسین دروست کردووە. بەرپرسانی ناوخۆی دەڵێن نرخی خانوو و کرێی خانوبەرە بە ڕێژەی لە 2% زیادی کردووە، لە کاتێکدا خزمەتگوزاریە سەرەتاییەکانی وەک سیستەمی تەندروستی و دابینکردنی ئاویش فشارێکی زۆری لەسەرە. دانیشتوانی ئەو وڵاتە دەڵێن بەهۆی لێشاوی ئەو پەنابەرانەی کە لە شەڕی سووریاوە هەڵاتون لەو ساکەوە نرخەکان تا دێت گرانتر دەبن. چەند ساڵێک لەمەوبەر ژیان ئاسانتر بوو، کرێی خانوو کەمتر بوو، بازارکردن هەرزانتر بوو. دوای ئەوەی سووریەکان هاتنە ئێرە کرێی خانوو بەرز بووەوە و نرخەکان دوو هێندە زیادیان کرد. دوای بوومەلەرزەکە هێندەی تر بەرز بوویەوە. ئەم شارە ناتوانێت 400,000 کەس لەخۆ بگرێت. هێشتا زۆرێک لە هاوڕەکانمان بە دوای خانوویەکدا دەگەڕێن بۆ کرێ. ئێستاش ئەم کەسانە لە پارێزگای هاتایەوە هاتوون. ڕاستە پەنابەرانی سووریاش مافیان هەیە، ئەوانیش مرۆڤن، بەڵام ئەم شارە ناتوانێت بەرگەی ئەمە بگرێت. پێویستە سەرەتا پشتگیری گەلی خۆمان بکەین. مەرسین لە ناوچەی فەرمی کارەساتدا نییە، بۆیە شایستەی پارەی فریاگوزاری حکوومەت نییە. سەرۆکی شارەوانیەکە داوای کردووە کە شارەکە پێگەی تایبەتی پێ بدرێت بۆی بتوانێت پشتگیری زیاتر وەربگرێت. بۆ راپۆرتی هەنری ڕێجوەڵ، شایان پاشا، دانی ئەمریکا، واشنگتن. مەهاک ji بۆ هەڵبژاتنین تورکیا مایە و سەرهاتین گرێدای ڕەوشە سیاسی و ئەولەهی و ئابوووریە تورکیا ژی گەلکێ بلەزن هەفکار ئۆسلەم یاساک نها لە ستۆدیە ئامادەیەک و توێ ڕەوشە تورکیا دشۆپینی لەسەر ئامادەکاری و کامپێنی هەڵبژاتنە تتکارت تشتین و هەیە تشمەر بێژی. بله داخل کمپانیای پارتیین سیاسی و بربیجارین سر کماریه به تواهی خو برنگی کی خورد دمشه لجالیندن آماده کاری فرمیجی تراگاهندن ایرو لگور ساعتک بره لیجنه هلبیجارتنا یا ترکیه هجمارین فرمیه بربیجاران هلبیجاران ببورینه راگاهند لگور راگاهندنا یسخه 64 میلیون و 900,000 هلبیجرین لترکیه هنه جوان 4 میلیون اوی جارا یکی دنگی خو بکار بینن کو تمنینوان د نابرا 18 و 24 اندایه هر وها جوانا جسدی 51 جنن و جسدی 49 جی میرن یسکه ای دازانین کو اوی دروی ولات لدروی Türkiye jî li 6 welatan 5,000 sandoq were dayînin. Her wiha li girtîgehan de jî zêdetirî 50,000 kesên girtî ew ê dengê xwe bikarbînin. Xelekî giring din jî dexil ew ê sibe YSK Lijneya Bilind ya Hilbijartinan ew ê lîsteya berbijêrên partiyên siyasî yê bo parlamentiyerî diyar bike û roja çarşemê jî a dawî diyar bike. باش راپرسی نو چشمار بیژن راپرسی نو براستی گلک جودانه ام دزانن اوسا دکارن اوسا بیژن داخل لی وکی جبرکو هن کمپانیین کو نزیک حکومتینه هنجی نزیک اپوزیسیونینه انجامین جدا دادن جبوی جی گلک ریخستن ناونتوی ام جی وان yen sereke yansıdı kompani hene em naverengi avan digirin olgorwi ku droj beratiye ragandın de
فرق دنابرا اردوغان و کلشتاروğlu da tene 0.5 ku ev keme jiberveji em dibinin ku em bibinin ku ev peşvazi dnavbera her duanda و her waha dnavbera partiyen siyasi de berdevam bike. بله اوزل مادي دنگو باسان داكو تركيا دي بيجا كردان لروش آوا تو بالان هناك دفران كري هرچند نابجا لكودري صداصد اللي بيجا 4 سربازنوان بريدار بونا و اوي برسفي بدن اردوغان جي بحسي بكريا تويتر كده او انا بكارت انا جبو قازانجا خويا هل بجاتنا براستي داخل بيشتي كودو بشفت دي evragandan hat و demu des Gora nifs şunda Erdoğan ji ev tweeta havet u got ku evlehiya sinorenme ji derveyi sinorenme despedeke u jivur şunda ji gelek daxuyani hattan u ji veserisbe yani bisata Türkiye naverojek heye ku rojevek dibejin ku gello Erdoğan ev vi erişa iddiayen erişe vek sedemek ku erişek yaji operasyonek derveyi sinor ye le rojava le bakur u rojlata Suriye bekarbine yancı neyne gelek piş binyavi diken o zaman hal kelki spas spas dikem واشنطن برنامجی افتانه لبشکلی دنی امریکا و آماده و پیشکش دکره من بلن صالح همون روزانی چی هینی لگل پسپوراندا تاوتوی گرم و برترین بابتی روز دکی لپیوندی به سیاستی دروی امریکا و لگل ما بن للناحية الشيلة ديزي سرب قضاء عمدية دو كسب مبستا كرنا قلوغيا قستا تشيا دكانو دكافنا بر إريشاكا فروكانو تينا كشتن بشتي چند روجان طرمين وان تين ديتن بأمري دنجي أمريكا لبهياوان ببيرا هالبت بهياوان هاد دانين بأمري دنجي أمريكا كاو عمر لور آماده ببو اوه تازیا هر دو کسایی که بریا زیدتری 10 روزان به مبستا کرنا گلوگیای قستا چیا و دولین دورا شیلا دزی کربون لیکتن بر ایرشین فروکان و هاتن کشتن. عارف عمر 85 سال بونو باب 11 زاروکان و هروسا احمد حسین 32 سال و باب 2 کرانه. خدان عائلة دچدا شم كيفك دچت كرخو بتاع مراجعة شباب ما جبوا يا اخوي عائلة من رازيل بو بخدام بو سجل الحمد لله يعني حتى فوش ديموي كي ريدو اما بونا 11 روز دو روز جمعة 11 روز بو شنو كان ديفرو شوي حتى ما جنازته ديتو ما ينوي طيارة تركوت قصف كيت كشت پشتی بورینا چند روزان طرم هر دو کسان بکشتی هاتیه دیتن جبرکو او لدورکا قدغکری بونو فروکان او کربون آرمانج آلیم فرمی دخازن دیاردا چونا گلوگیای لدورین قدغکری بهتر راوستاندن دا کجان حولاتیان یه پاراستی بید ما فکر می روایا که هم آزادی سرخاکا خوب بجین و هات نوچونه بکن لما خوابن اولو که دورن قدغه کرین و آگری لید بارید ام وکو ریو بریا نحیا شیلازه و اجی وکی خدمتکارک بوی خلکی دا خازش خلکی خود که اینه و بوی قناغه بلا سردان انوان دورانه کن تو ارز بحار دا خلکه که زور قستا چیا دکن و جبوب دز و اینانا چند کیلو اکن گیاین کو دهنه خوارن وکو کنگر و ریواز و قراد و گلک جورندی و روزانه او ریکن دریج و افرازی قط کن خدام خود چی نسای چیوی خدام چون ما چوینو اینو ما ریواست اینو ما اندش اینو ما توت کو اینو ما کیو گت اینو ما استیک اینو ترشوکا نمامال والله كيفني غدوني كيفني غدوني بوشامتي مجبوري ما شريكنينا الشخص كمية بمعوش هزور منوفي من بمعوش مجبوري مشي عيالي خو خدايا روندکن دایی کو خیزان وان هر دو کشتیان ناوا تازی دا نت راوستیانو دخازن حکمت و آلی فرمی خلکی سوام کنه خدانو جارک بووی خلکی ببینن
کاوە عومەردەنگی ئەمریکا ناحیا شێلا دزێ. پێش چەند ڕۆژێک سەرچاوەیەکی حکوومەتی هەرێمی کوردستان بە دەنگی ئەمریکای ڕاگەیان کە لە کاتی بەرەبانگدا درۆنێکی تورکی ژمارەیەک ئەندامانی پژاک پارتی ژیانی ئازادی کوردستان لە نزیک پێنجوین کردوتە ئارمانچ. ئەنجومەنی گوندی کانیمیرانیش ڕادەگەێنن بە پێی زانیاریەکان 3 کەس کوژراون و یەکێکیش بریندار بووە. ئایا پژاک ئەم هەواڵە پشتڕاز دەکاتن وە بۆ ئەم پەلامارە دژیان دەکرێت؟ ئەندامی مەجلسی پژاک لە ئەوروپا زاکرۆس ئەنداریاری لە سوید ئێستا لەگەڵمانە. کاک زاکرۆس ئەم کاتت باش، سوپاس بۆ کاتی جەنابەت. لە ئێوە لە پژاک پشتڕاستی ئەو هەواڵە دەکەن کە ئەو درۆنە ئیتورکی بوو و ئەندامانی ئێوە کراون بە ئامانج وە 3 کەس لیان کوژراون؟ یانێ سلااو ئێوەش هەروە کە زانیاری تەندا 2 ڕۆژ بەر لە ئەمڕۆ 15 مانگ درۆنی تورکی لە هەرێمی پێنجوێن 30 کیلۆمەتری ناوەندی شارەوە ێرەشیان کردە سەر ئۆتۆمۆبیلێکی مەدەنی و لە ئەنجامدا شەهید و بریندار هەن. هەتا ئێستا یانێ وەکو پەژاک ڕاگەاندرای فەرمی نەدراوەکە و کەسانێک کە شەهید بوون ئەندامی ئێمە بن، بەڵام ئەو شتێک کە دیارە لە باشووری کوردستان ڕۆژاوای کوردستان بە نزیک بوون لە پرۆسس ڕۆژەی هەڵبژاردننی پەرلەمانی تورکیاوە. تورکیا دەوێت هێرشەکانی بەرفراوانتر بکاتەوە و هێزەکانی ئێمەش ئامادەی ئەویان هەیە کە بۆ خۆپاراستن و ئەو شتانە. هەتا ئێستایش وەکو پەژاک لە لێکۆڵینەوەداین کە بزین هەواڵانی ئێمە بوون لەو سەفەرەدا یا خەڵکی سڤیلی هەرێمەکە بوون. هەروە کە دەزانن وەرزی بەهارە و خەڵکی هەرێمەکەیش بۆ گەشت و گوزار و سەیران دەڕۆنە شوێنە سیاحەتیەکان و هەرو شتێش کە پێشتر بڵاوتان کردەوە لە ناوچەی باتینانیش هێرشکرا بۆ سەر. کاک زاکرۆس ببوورە، من لە قسەکەی جەنابەت تێدەگەم کە ئێوە پشتڕاست ناکەن کە ئەوانە ئەندامی خۆتان بوون. هەتا ئێستا وتم پێت زانیاریەکان بە فەرمی لەلایەن پەژاکەوە ڕانەگەیەندراوە، دەبێت لە ڕۆژانی داهاتوودا بە فەرمی لەسەر ئەو بوویەرە ڕاگەیەندراوە بدرێت کە ئایا ئەندامی پەژاک بوون یان ئەندامی سیاسی پەژاک بوون یان خەڵکی هەرێمەکە بوون. کاک زاکرۆس ئێمە دازانین ینی تا ئێستاش پشتڕاست نەکراوە ئەگەر ئەو درۆنەی تورکیا بیانی ئێران بچووکە. ئێمە دەزانین ئێرانش لە ماوەی ڕابردوودا چەندین جار بە درۆن پەناماری کوردەکانی دیگەان پارتە سیاسەکانی کوردستانی تورکیاش دەکەن و دەیانکەن بە ئامانج. یعنی دەتوانی یان یەک دەتوانێت بڵێ ئەمە هاوکاریەک لێگواستنەوەی زانیاریەکان یانش هاوکاریەک بە شێوەیەکیان شێوەیەکی تر هەیە لە نێوان ئێران و تورکیادا بۆ ئامانجگرتنی ئێوە و حزبەکانی دیکەی کوردستانی ئێران؟ بە دڵنیای وێنە لەنێوان هەردوو داگیرکەری ئێرانی و تورکیدا ئاڵوگۆڕکردنی زانیاری و زانیاری سیخوریانە بەردەوامە، بەڵام شێوازی هێرشەکە ئەم جارە دڵنیایەوە هێرشی درۆنی تورکیا. درۆنەکانی ئێران درۆنی خۆکوژن کاتێکی هێرش دەکەن نمونە بینیمان بۆ سەر بارگای ناوەندی حیزبەکانی دیکە ڕۆژهەڵاتی کوردستان چەند درۆنێکی ئێرانی هاتن. درۆنەکان بەو شێوازە هێرش دەکەن کە بە شێوازێکی ئینتحاری خۆیان دەتەقێنەوە و لە ئارمانجێکی سابت دەدەن، یانە بۆ نمونە ناوەندێکی کە پێشتر دیار کراوە. بەڵام درۆنی تورکیا و درۆنانێک کە ڕاقداری پێ دەڵێن درۆنێکە لە ئاسمانە بە ساعتان دەمێنێتەوە و توانای هێرشکردنێکی بە موشکی هەیە، بە فوزیای هەیە و ئەم هێرشە بە هێرشێکە کە لەلایەن درۆنی فڕۆکەی بێفرەکەوانە و بەڕێگای موشکی ئەو درۆنانەوە کراوە وەیە بە دڵنیایەوە فڕۆکەوانی تورکی درۆنیکین و شەهید و برینداریش بە دڵنیایەوە هەیە. کاک زاکرۆس ئەم شێوە عێریشانە لەسەر هێزەکانی کوردی بە تایبەتیش لە ناو هەرێمی کوردستانی عێراقدا بە تایبەتیش بە درۆن چەندێک جوڵانەوەی ئێوە یان جوڵەی هێزەکانتان لەو هەرێمەدا سنوورداری کردووە؟ یانە بۆ ئێمە شێوازی هێرشکردنی ئێران و تورکیە زۆر جیاوازن. شێوازی هێرشکردنی ئێرانی ئەوەیە کە بارگایکی سابت دەکاتە ئامانجیە بە شێوازی موشکی و بە فوزیە لێ دەدا یا ئەوەی کە درۆنی ئینتحاری بۆ دەنێرێت دەبێت پێشتر گەرای شوێنەکەی هەبێ. بەڵام درۆنی تورکی تۆزێک جیاوازی ئەوەیە کە دەتوانێت بە ساعتان لە ئاسمانی هەرێمەکەدا بمێنێتەوە دوای بەدەستخستنیان زانیاری هێرش دەتوانێت پێک بێنێ. بۆ نمونە گەر سێرتان کرد ئێران کەمتر هێرش کردوتە سەر ئۆتۆمۆبیلی و شتیوە، بەڵام دەوڵەتی تورکی دەتوانێت هێرش بکاتە سەر ئۆتۆمۆبیلەکان و لە زۆربەی کاتەکانیشتا ئۆتۆمۆبیلی خەڵکی سویلیشی ئامانج. ئێمەش فەرمو قسەکەت تەواوکە. بەڵام هێزەکانی ئێمە بە شێوازی هاتوچوودان بۆیە زانیاریکی زۆر لەسەر هێزەکانی گەریلای پەژاک ناکات.
باشە کاک زاکرۆس بابەتی دیکە حەزم دەکرد لەگەڵ جنابت باسکەم لەگەڵ پارتە سیاسیەکانی دیکە باسمان کردووە ئەوەی کە ئێران لەگەڵ حکوومەتی عێراقی ڕێکەوتنێکیان تێگەشتنێکیان مۆر کردووە داوا لە عێراقیەکان دەکەن و لە هەرێمی کوردستان دەکەن کە هێزەکانی کوردی ئێرانی کوردستانی ئێران چەکی خۆیان دانێن. ئەمە تا چەندێک وەکو بڵێن ئەم داواکاری لێتان کراوە یان ئێوە چی دەکەن ئەگەر داواکاریکی وا لە ئێوە کرا؟ هێزەکانی کوردی بە فەرمی لە باشووری کوردستاندان هەم لایەنەکانی دیکە ئۆپۆزیسیۆنی کوردی ڕۆژهەڵاتی کوردستان و هەم ئێمەش لەو هەرێمانە کە هین هەرێمێکە کە لەژێر دەسەڵاتی خۆماندایە بە شێوازی فەرمی لەلایەنی حکوومەتی هەرێمەوە هیچ داخوازیەک ناهاتووە پێشم وانی لەلایەن حکوومەتی هەرێمە بۆ هیچ هێزێکی کوردی ڕۆژهەڵاتی کوردستان داواکاریکی وا بچێت کە چەکدا بنەوانەیە جموجۆڵەکان بۆ ماوەیەکی لە بەرچاو بگیرتر لەلایەن هێزە کوردیەکان خۆمانەوە نەک ئەوەی کە بە زۆریا هین بێ حکوومەتی ناوەندی عێراق لەو هەرێمانێکی ئێمە هەین و پارتەکانی دیکەشەن هیچ هێز و توانایەکی نییە بۆیە پێم وانە لە داهاتوودا گۆڕانکاریکی زۆر لە پێیگەی و لە شێوازی هەڵسوکەوتکردنی هێزە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە باشووری کوردستاندا پێک بێت. بەڵێ ئەندامی مەجلیسی پژاک لە ئەوروپا کاک زاکرۆس ئەندەریاری لە سوید لەگەڵ مابوو زۆر زۆر سپاس. سپاس بۆی بەڕێزی. دادیا کە ئیرانی دۆ یەکشەمێ حکمێ داوی دا لەسەر لێکۆلینەکە خستنە خوارە فڕۆکەکە ئۆکرانی لە ساڵە 2020 عالی نۆبەداری شۆڕەشە ئیسلامیە ئیرانیەوە دادگەهێ 10 کەس تاوانبارکردن لە گۆڕا میدیا دەوڵەتی جزای 10 ساڵین زیندانی دانان سەر تاوانباری سەرەکە تاوانبارین دیژی بەیەک هەتا 3 ساڵان هاتن جزاکردن بەرپرسەکی لێکۆلینێ گوتیە کومەگازی ئەمریکا کرد وەک وڵاتی بەرپرسیار ji دیزاینکردن و دروستکردنا فڕۆکێ و ئۆکرانیا ژی وەک وڵاتی خودی تۆمار و بکارینانە وێ فڕۆکێ ji بۆ بەشداریکردنê دوێ لێکۆلینێدا. دو هەفتەیان پشتی و ڕایەدارین ئیرانی بریارە دانانە کامێرەیان لە جادەوجیهین گشتی دایی بە مەبەستا زێرەوانیکردنا ژنێن و دەرسۆکێن سەری و حیجابان دانانین نەهاژنین ئیرانی وێ پێنگاوە حکومەتێ ڕەخنە دیکن. سەرباری ئەوەی پۆلیسی ئێران کامێرەی لە شوێنە گشتیەکان داناوە بۆ ناسینەوە و سزادانی ئەو ژنانەی کە حیجابیان نەپۆشیوە هاوکاتی سووربوونی دەسەڵاتدارانی ئێران لەسەر جێبەجێکردنی پلانی سەپاندنی حیجابی زۆرم لێ بەسەر ژناندا بەڵام ژنانی تاران ڕەخنە دەگرن لە پلانەکانی هێنانەکەی چاودێری بۆ جێبەجێکردنی سەپاندنی ڕێساکانی جل و بەرگی زۆرم لێ. بە دڵنیاییەوە شتەکان خراپتر دەکات چونکە من بینیومە هەر لەو کاتەوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا ناوبەناو ئەو شتانە بڵاو دەکرێتەوە کەسانی دیکەی هاوتەمەنەکانی خۆم لە سەرتاسەری شارەکەدا بەڕێنگاری دەبنەوە. هەرچەندە ڕژێمی ئێران دەیەوێت ناڕەزایەتیەکان لە ڕێی سەپاندنی پۆشینی حیجابەوە بچووک کاتەوە بەڵام زۆرێک لە ژنانی ئێران نانەوێت وابەسەی ئەو ڕێسایانە بن. هەرچەندە ناڕەزایەتەکانی ئێران بەهۆی سەپاندنی حیجابەوە نەبووە بەڵکو ڕەخنە و گازندەی ڕژد و گرنگ هەبوون هەر لە سەرکوتکردنی ئازادی ڕادەبڕین و ئازادی گشتیەکان و کوشتنی خۆپشاندەران و تا بارودۆخی سەختی ئابووری و بژێوی ژیان تێگڕا بوون بە هەوێنی ناڕەزایەتە جەماوەریەکانی هاوڵاتیان. بێگومان ئەو ناڕەزایەتیانە تەنها بەهۆی حیجابەوە نەبووە لە زۆر کێشەی ئێرانەوە سەرچاوی گرتووە کە حیجابی زۆرە ملێ بچووکترینیان بووە ئەگەر حیجابەکە بکەنە خۆبەخشانە زۆر باشتر دەبێت. سەپاندنی یاسا و ڕێسایەکی لەو جۆرە بە ناچاری و زۆرم لێ بەسەر ژنانی ئێراندا بۆتە جێی ڕەخنە و ناڕەزایی. ئەم وەڵامە تونند و زۆرم لێیە بە دڵنیاییەوە یا شتەکان خراپتر دەکەن یان بەرەو هیچ شوێنێک ناڕوات. هاوکات هەندێکی دیکەش دەڵێن پۆشینی حیجاب دەبێت خۆبەخشانە بێت. حیجاب شتێکی خۆبەخشانەیە کەسەکە خۆی دەبێت بڕیار بدات کە ئایا دەیەوێت سەرپۆش بدات بەسەریدایان نا پێم وایە بە زۆرم لێ و ناچاری ئەنجامێکی پێچەوانی لێ دەکەوێتەوە. خۆپشاندن ناڕزایەکانی ئێران هە لەسەر وەختی مەرگی ژیناوە تاوی سند ژینا ئەمینی ئەو کچە کوردە تەمان 22 ساڵی لە کاتی دەست بەسەرکردنیدا لەلایەن پۆلیسی ئەخلاقی ئێرانەوە لە مانگی 9 ساڵی ڕابردوودا بە تومەتی پێشەلکردنی یاسای حیجاب گیانی لەدەستدا هەر لەو سەروەختەوە هەندێک لە کچان و ژنانی ئێران وەک ناڕزایەتیەک لە چکەکانیان لادەبن بەڵام هێزە ئەمریکان بە شێوازێکی تونند و تیژانە ڕوبەڕووی خۆپشاندەران و کچانی ناڕازی دەبنەوە بەپێی ئامارەکانی ڕێکخراوەکانی مافەکانی مرۆڤ و تەنانەت کۆمسیۆنی مافەکانی مرۆڤی نەتەوە یەکگرتوەکانیش دەسەڵاتدارانی ئێران هەر لەو سەروەختەوە تا ئەوڕۆکە هەزاران کەسیان دەستگیر کردو و سەدان خۆپیشاندەریشیان کوشتووە. ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا.
وەفدێکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی جێگیری سەرۆکوەزیران قوبات تاڵەبانی دەکاتن بە مەبەستی گەڕانەوەی بۆ کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران. لە هەمان کاتیشدا سەرۆکوەزیری حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی ڕەخنەی توندە دەسەڵاتدارانی سلێمانی دەگرێ. ئایا کۆبوونەوەی شاندی حکوومەت لەگەڵ قوبات تاڵەبانی چۆن بوو؟ پەیامنێرمان سنوور کەریم لە سلێمانی لەگەڵمانە. سنوور، ئەم کاتت باش، کۆبوونەوەکە چۆن بەڕێوەچوو؟ زانیاری چیت هەیە لەو کۆبوونەوەیە؟ بەڵێ دەخی لەم کاتتان باش. طبعاً بە پێی زانیاریەکانی ئێمە دیارە دوو کات ژمێربەر لە ئێستا کۆبوونەوەکە کۆتایی هاتووە. هەرچەندە ڕای گشتی و شەقامی گشتی بە جۆرێک لە جۆرەکان ئومێدیان لەسەرم کۆبوونەوە هەڵچنی بوو بەوەی کە دەدەچێت ئەم کۆبوونەوەیەکی هەنگاوی یەکەم بێ بۆی کە پەیوەندیەکانێکێتی و پارتی بەرەو قۆناغێکی باشتر ببات. بەڵام بە پێی زانیاریەکانی ئێمە ئەوەی کە باز نەکراوە لە کۆبوونەوەکە تەنیا خاڵ کە باز نەکراوە ئەو بۆ کە باز لە گەڕانەوەی قوبات تاڵەبانی بکرێ بۆ کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران، ئەوش بۆ هۆکاریەوەی کە بەیاننامەکەی شەوی ڕابردووی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بۆتە هۆی تووڕەبوونی زۆری قوبات تاڵەبانی. بە پێی زانیاریەکانی ئێمە قوبات تاڵەبانی لە کۆبوونەوەکەدا زۆر تووڕە بووە، ڕەتفعلێکی زۆری نواندۆ بەرامبەر بە بەیاننامەکەی سەرۆکوەزیران، بۆیە بە هیچ جۆرێک نەتوانراوە باز لە گەڕانەوەی تیمی وزاری یەکێتی بکرێ بۆ ناو کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران. سنوور، یعنی ئەو ڕەخنەیە چۆن دەبێ؟ ینی لە کاتێکە وەفدێک دەڕواتە سلێمانی بوو داوا لە تیمی یەکێتی دەکرێت کە بگەڕێنەوە ناو کۆبوونەوەکانی حکوومەت لە هەمان کاتدا ئەو ڕەخنە توندا و حەزەکەم تۆ پێم بڵێ ئەو ڕەخنەیە چۆن بوو، بە چ شێوەیەک بوو؟ بەڵێ دەخیل ڕای چاودێران وایە پێیان وایە کە بەیاننامەکەی سەرۆک وەزیران و لەگەڵ داواکاریەکەی کە تیمێکی ویزاری ناردۆ بۆی کە سەردانی قوبات تاڵەبانی بکەن بۆ گەڕانەوە بۆ بەشداریکردن لە کۆبوونەوەکان بە جۆرێک لە نیفاق لێکەدرێتەوە. واتە پێیان وایە کە ئەمە دوولایەنەیە، دەکرێت داواکاریەکەی سەرۆک وەزیران بۆ گەڕانەوەی قوبات تاڵەبانی لە ژێر فەرمان و لە ژێر فشاری هێزە دەرەکی و ئیقلیمیەکان بێ بۆی کە ئێمە دەزانین ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بەگشتی لە ئاستی پێگەی نێودەوڵەتی لە ژێر فشارێکی زۆردایە بۆی کە لایەنەکان داوا دەکەن کە کێشە سیاسیەکانی نێوانیان چارەسەر بکەن و بە تایبەتیش ئامادەکاری بکەن بۆ ئەنجامدانی هەڵبژاردن. ئەمە لەو لایەنەوە لە لایەنێکی ترەوە چاودێران دەڵێن کە گوایە هەردوو لایەن جۆرێک لە لوتبەرزیان بەرامبەر یەکەیە، واتە ئامادە نین بە جۆرێک لە تەنازولی دەبینن کە هەم چی وەکو پارتی دیموکراتی کوردستان کە داوا لە یەکێتی نیشتیمانی کوردستان و تیم وەزاریەکەی یەکێتی بکابگەڕێنەوە بۆ کۆبوونەوەکان یەکێتیش پێی وایە ئەمە جۆرێکە لە تەنازول لەبەرەوەی کە گرژی و ناکۆکیەکانی نێوانیان زۆرە. بەڕای چاودێران لەبەرەوە پێناچێ وا بە ئاسانی کۆبوونەوەیەکی لەم جۆرە کۆبوونەوەیەکی سەرپێی لەم جۆری وەکو ئەمڕۆ بتوانێت کێشەکانی نێوانێکێتی یەکێتی و پارتی چارەسەر بکات. کێشەکان زۆر لەوە قوڵترن و چاودێرێک بە منی ڕاگەیان نەک پەیوەندیەکانی نێوانێکێتی و پارتی لە مەترسیدایە، ئایندەی هەرێمی کوردستان بەرەو لێواری مەرگ ڕۆشتۆ لە مەترسیدایە. یەکێک لە پرسەکان، یەکێک لە ناکۆکیەکانش ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هاوکاری بە شێوەک لە شێوەکان لەگەڵ گروپەکانی جیاجیا و بەتایبەتیش لەگەڵ هێزەکانی هەسەدەی ڕۆژ ئاوا دەکاتن. ئەمە تا چەندێک لە بەیاننامەکەی بارزانیدا و لە داونستنەکاندا یعنی وەکو بڵێ بوو بەهۆی ئەوەی کە ئەو لە یەک دوورکەوتنە دروست بێ. دەخیل بەیاننامەکەی سەرۆکوەزیران ڕاستەوخۆ بەڕای چاودێران وا لێک دەدرێتەوە کە ئاڕاستەکردنی بەڕاستەی یەکێتی نیشتیمانی کوردستان بێت، چونکە ئەو لە بەیاننامەکەیدا ئاماژە بۆ دەکات ئێمە لەگەڵ ئەو هێزانەدا هاوبەشین کە مەبەستیانە گەندەڵی لە هەرێمی کوردستاندا بنەبڕ بکرێت و واتە نیەتی چاکسازیان هەیە و بەشدار نین خەڵکێکی نیشتیمان پەروەرن یاخود هێزێکی سیاسی نیشتیمان پەروەرن. بە پێچەوانەوە ئێمە ناتوانین لەگەڵ ئەو هێزانەدا هاوبەش بین کە دەستیان هەیە لە تیرۆر تۆقاندن سەرانەساندن و وەکو ئاماژەیەک بۆ پەیوەندیەکان یەکێتی نیشتیمانی کوردستان و لەگەڵ لایەنە کوردیەکانی کوردستانیان وەخود لایەنە کوردیەکانی کوردانی تورکیا و سووریا و بەتایبەتیش کوردانی ڕۆژاوە کە بەم دوایە ژێمە دەزانین کە ئەم پەیوەندیانە بۆەوەی کە فشارێکی زۆرتر لەسەر شاری سلێمانی و خەڵکی هەرێمی کوردستان دروست بێ و بە دیاریکراویش لەسەر زۆنی سەوز و دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان دروست بێ. بۆیە تەخوینکردن تاوانبارکردنی یەکێتی بە هەموو ئەمانە لە بەیاننامەکەی سەرۆکوەزیرانە بەڕوونی بوو. جارێکی تر ئەم بەیاننامە بەڕای چاودێران بووە هۆیەوەی کە یەکێتی و پارتی هەنگاوێکی تر لە یەکتر دوور بکەونەوە نەگەڵ بێتەوەی کە لێک نزیک ببنەوە یاخود کێشەکانیان بەرەو چارەسەری ببن. دیاریشە کە دەبینین کە هەوڵەکانی چارەسەرکردنی کێشەکانش تەنها هەر یەکێتی و پارتی بۆ خۆیان لە بینی خۆیانە ئەو توێژنە دەکەن لایەنێکی دیکە نییە، ینی لایەنی سێم نییە لە نێویاندا
وەکو بڵێ ناو بژیوانی بکاتن وەنیە؟ لە ڕاستیدا دەخیل ئەمانە لەبەرەوەی کەیکەتی و پارتی لە ڕووی پێگەی جەماوریەوە هێزی یەکەمن ڕەنگە و هێزی یەکەم و دووەم لەسەر ساحەی سیاسی و سیاحەی کۆمەڵایەتیش حساب بکرێت بۆ مێژوویەکی درێژخایەنیان لەگەڵ سیاست و ئاراستەکردنی سیاستەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بۆیە بە قوڵبوونەوەی ناکۆکیەکانی ئەو دوو لایەنانە دەتوانین بڵێن ئۆتۆماتیکی هەموو فرسە سیاسیەکان لە هەرێمی کوردستان هەڵدەواسرێن یاخود جێگەی ئەتیبارین یاخود جێگەی باوەڕینین چونکە ئەوەی دەگەینین ئێستا بە جۆرێک لە جۆرەکانی کێتی پارتی تاوانبارەکە بۆی کە تاگلایەنانە بڕیاردەدا یەکێتیش بە هەمان شێوە لەبەرەوە لایەنەکانی تر دەکرێت بڵێ لەگە ڕۆڵیشیان هەبێ ڕۆڵەکەیان زۆر بەرچاو ناگیری یاخو ڕۆڵەکەیان لە ئاستی پێویستان یاخو نەیانتوانێت کاریگەری دروست بکەن ئەمڕۆ لە تیمە وەزاریەکەی کە لەگەڵ قوبات تاڵەبانی کۆبەتەوە بە تەکید وەزیری لایەنە سیاسیەکانی تریش بەشدار بوون بەڵام نەیانتوانیەوە هیچ کاریگەریەک دروست بکەن لەسەر ئەوەی کە بتوانن پەیوەندیەکانیان بەرەو باشتر بوون ببن. باشە کار دەکرێت لەسەر ئەوەی پلان بۆ هەڵبژاردنەکان لە مانگی 11دا یان باسی ئەوە ئێستا نییە؟ دەخیل خۆی کۆمیسیۆن ڕایگەیاندووە کە 6 مانگی پێویستە بۆی ئامادەکاری بکە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن ئێستا بە دیاریکراوی و مودەتەی کە مانگی 11 واتە مانگی نۆڤەمبەر دانراوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن 7 مانگی ماوە بەڵام بەڕای چاودێران 7 مانگ کەمە بۆ ئەوەی کە بتوانێت بە سەڵەکی ناکۆکی سیاسیەکانی نێوان یەکێتی و پارتی بتوێنێتەوە واتە پێناچێت بەم نەفەسەی ئێستا هەیە کە هەم ئایندەی هەرێمی کوردستان بەداخەوە لە بەردەم مەترسیدایە هەم پەیوەندیەکانی یەکێتی و پارتی زۆر لە دۆخێکی خراپدایە و لە هەمان کاتە هەرێمی کوردستان لە ئێستادا کێشەی ناوخۆی و دەرەکیشی هەیە یەکێک لە کێشە ناوخۆیەکانی ئەوەیە کە پرسی فرۆشتنی نەوت لەگەڵ حکوومەتی هەرێم و دابینکردنی موچە و بەشە بودجەی هەرێمی کوردستان تا ئێستا لەگەڵ حکوومەتی ناوەندا یەکلا نەکراوەتەوە یەکێکە لەو پرسانەی کە بە ئاسانی یعنی چارەسەر ناکرێت بۆتە بربەست لە بەردەم حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە بەدەستیەوە دەناڵن یەکێکی تر لە کێشەکان کێشە دەرەکیەکانە خۆمان دەزانین ئەم هێرشانەی دواتری تورکیا بۆ سەر سلێمانی و داخستنی فڕۆکەخانەی سلێمانی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی قلیبی بە ئاراستێکی زۆر خراپدا بردووە بۆیە لە ئێستادا حکوومەتی هەرێم بە کۆمەڵێک بەدەر لەوەی کە کێشەی لەگەڵ یەکێتی و ناوخۆ هەیە کێشەی لەگەڵ دەرەوەش هەیە بۆیە پێناچێت ئەم هەموو کێشەیە لە ماوەی 7 مانگدا بتوانێت چارەسەر بکەوە بتوانێت ئامادەکاری بکات بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لەبیرمان نەچێت هەفتەی ڕابردوو من لەگەڵ بەرپرسی لایەنەکانی شاخستەم کرد ئەوانیش ئاماژە بۆ دەکەن کە ئەنجامداری هەڵبژاردن پێناچێت ڕووبدات. سنوور کەری پەیامەری دەنگی ئەمریکا لە سلێمانی لەگەڵ مابوو. سپاس سنوور. بەری دوو ڕۆژان مەسەرهاتیەک غەمگین ئاپارێزەرێکی لە هەولێری بیست دەماک و تێڕڤاندن ئەشکەنجەدان و گەف لێ تێن خوارن ئەف چیرۆک ببوو مژارە میدیا جیواکی و کات چاوا پارێزەرێک بەڕەوانی ژژنەکێ بکە بڕێکێن قانونی دەبە ئارمانجا توندوتیژیەکە بڤی ڕەنگی. پەیامەری دەنگی ئەمریکا ئەحمەد زێباری پتر زانیاریش مەڕەشاندنە. گوتنا بابی کوژین بارزە پارتێکین ئەو زەر ناوگوژەکەی بکەین. باسی ئەو ساتانە دەکات کە چەند کەسێک بە تونترین شێوە ئاشکەنجەی دەدەن و برینداری دەکەن و سەریشی دەتاشن وەک خۆی دەڵێت. هۆکارەکەشی بۆ ئەوە گەڕاندەوە کە پارێزەری ژنێک بووە و ئەو ژنەش کێشەی لەگەڵ هاوسەرەکەی هەبووە و کەیسەکە لە دادگا بووە. بوومە حامی ئەو ژنەی ترەوە ڕێکارە یاسایەکانمان گرت و لەگەڵ ئیزراعەتەکاندا بوون ئیزراعەتمان کرد کابرا تۆمەت بارکرا بە خۆی بە برایەکەی کە برایەکەشی دەستی هەبوو لە لێدانی ژنەکەی کو بۆ واشێت دەمەدرایە ئەوهاش بە واشێت دەمەدرا لەوی درابوو بەزی مرگەلە گەلک زۆرتر بۆ تەبا ئەویش نەی دەکشاوە لەبەرەوەی لێگۆ منیسی خەڵەتم نەکرێت تەنها قانون چی دانیام ئیزراعەتی قانونی دەکەم. هاوسەری محەممەد یابەی پارێزەر لە پاڵ دەیان پارێزەری تر خۆی گەیاندوتە نێو دادگای هەولێر و داوا لە دادگا دەکات کە مافی هاوسەرە بریندارەکەی بۆ وەربگرنەوە. داواکارم کە عقوبەیان بدرێتن بە خراپترین شێوە نەک بۆ هەر هاوسەرەکەم هەر بۆی بەڵکو بۆ هەزارەهانی وەکووی. ڕۆژی هەینی ئەو پارێزەرە ئەشکەنجە دراوە و ئەو ڕووداوە هەرزوو دەیان پارێزەری هێنایە دەنگ و دەڵێن بە هیچ شێوەیەک ئەم سوکایەتی کردنە بە پارێزەر و پیشەکەمان مای قبولکردن نییە بۆیە دەبێت ئەنجامدەرانی بە سزای یاسایی خۆیان بگەن. ئەمڕۆ سندیکای پارێزەران نووسراوی کرد و نوێنەری خۆی دیاری کرد و سکاڵای تۆمار کردێ لە بنکەی پۆلیسی ڕاپەڕین کە ئەم دەستدرێژیە تەنەسەر لەسەر کاک محەممەد یابە نییە ئەم دەستدرێژیە لەسەر خێزانی دادوەریە لەسەر گشت پارێزەرانە دادوەرانە
ڕایگشتی لە ئێمە باشتر بوو ئەمە وەک پارێزان خۆزای موقفما هەبووە خۆم ناڵێم گۆڕاندیبەگەیی ڕەخنەی ئەوە لە پارێزارە هاوپیشەکانی دەگرێت کە لە کوی 18,000 پارێزەر تەنها ئەو ژمارەیە لە دادگا ئامادە بوون و باسیشی لە چەند ڕۆداوێکی ڕابردووی شارەکە دەکات. پێویست بۆ ئەو کاتانەی کە برایانی پارێزەریشمان هەر هەمویان بەیەکەوە کاتێک کە غەدر لە ڕۆژنامەنووسێک دەکرا بەیەکەوە بەهادوونایە سەر شەقام کاتێک غەدر لە پزیشکێک دەکرا لە مامۆستایەکی ئاینی کە بینیمان ڕۆژنامەنووس خەڵتانی خوێن کرا بەداخەوە بەشێکی زۆر لە پارێزەران بێدەنگ بوون. دەنگی ئەمریکا ناتوانێت سەربەخۆ ئەو تۆمەتانە یا ڕاستی ناوەڕووکی کێشەکە پشتڕاست بکاتەوە بۆیە هەوڵیدا ڕای لایانی بەرامبەریش وەربگرێت بەڵام هەوڵەکان سەرکەوتوو نەبوون. لەسەر ئەو ڕووداوە بەڕێوەبەتی ئاسایشی هەولێر ڕایگەیاند 3 تومەتباری سەرەکی ڕووداوەکەیان دەستگیر کردووە و لێکۆڵینەوەی زیاتریش لەو بارەیەوە بەردەوامی دەبێت. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرا رنگین بمرانه. کۆمکارە عەرەبان دوه یەکشەمێ جivîneka lezgîn li darxiz ji bo danûstandinan li ser rewşa Sûdanê ku leşkerê welatî û komeleka çekdar ya bihêz şerî dikin ji bo kontrolkirina bajarên sereke. Şerê giranê dû rojan bi çekî giran tank firokan di nav Xartûma paytexta qewmîn û li bajarên Omdurman û çend bajarên dorûber jî. Dezgehên ragihandinê dibêjin pêtir ji 100 kesan hatin kuştin û nêzîkî 600 dî jî birîndar bûne. Sê karmendên ajansa xwarinê ya netewên êgirtî jî di şeranda hatine kuştin. Eger çî hewlên diplomasiyên welatên Ereban û yên nêvnetewî jî hene ji bo rawestandina şeran lê qomandarên her du aliyên şer dibêjin ew danûstandinan nakin. Wezîrên dervên welatên Komala G7 li Japonê gihan hev îro duşemê ji bo danûstandinan li ser krîzên herî alozên cîhanê. Acendeya civînan dê li ser şerê Ukrayna neyartiya Çînê li hember Taywanê û girjî û aloziyên giravên Kurya jî be. Yoshimasa Hayashi wezîrê derveyê Japonê ragihand ku wezîrên derveyên Komala G7 dê behsê bêçekkirina atomî jî bikin lê berî destpêkirina danûstandina li seyrangeha Karonizawa rûydanên dervesî ber bi serkarê diplomasî de girtibû. Pirsa vedizîna zanyariyên hestiyar yên Emerîkî guman xiste ser wê hevbendiya herî bihêz ku Emerîkaya. Komala G7 ji Kanada, Fransa, Almanya, İtalya, Japon, Britanya û Emerîka pêk hatiye. Êketiya Ewropî jî endama fermiye lê mafê serokatî yan mêvandariya kombûnên bilind yên grûpî nîne. Bi sedan endamên civakên xwecihî li Kolombiya û komeleka ya dijber jî yan cudahîxwaz jî gihane hev li başûrê Kolombiya ji bo danûstandina bikin li ser aştiyê yan danûstandinên aştiyê bi hikûmetê re. کاتێک گوستاڤۆ پێترۆ وەک یەکەم سەرۆکی چەپڕە و ساڵی ڕابردوو دەسەڵاتی لە کۆلۆمبیا گرتە دەستەبەرکردنی ئاشتی تەواوی لە وڵاتەکەیدا کردە سەر تۆپی سەرەکی بایەخەکانی. دواتر بە کەمتر لە ساڵێک هەوڵی ناوبراو بۆ ئاشتی پێدەچێت لە هەموو کات لەمەوبەر لەرزۆکتر بێت. پابندبوونمان بە ئاشتی لەگەڵ دادی کۆمەڵایەتی دڵسۆزانەیە و ڕاستەقینەیە. هەموو یەکەکانمان لەم کاتەدا ئەو خواستی ئاشتیان پەسەند کردووە و ئەوەیان بەرامبەر بە خەڵک دەربڕیوە. چەند هەزارێک لە ئەندامانی کۆمەڵگەکانی نێوخۆ و هەروەها لە ئەندامانی بزوتنەوەی هێزە چەکدارە شۆڕژگەڕەکان لە باشووری کۆلۆمبیا ڕۆژی یەکشەمە گردبوونەوە بۆ ئەوەی پابندبوونی ڕاستەقینەیان بۆ ئەنجامدانی دانوستانی ئاشتی لەگەڵ حکومەت دووپات بکەنەوە. ئەمە ڕووداوێکی زۆر سربەخۆیانەیە و دیموکراسیانەی کۆمەلگاکانە. کارێکی سروشتیە کە ئەوان نیگەرانیان هەبێت سەبارەت بەو شتانەی کەوا ڕوودەدەن، چونکە ئەوان بە چاوی خۆیان دەرەنجامەکانی شەڕیان لە هەموو ناوچەکاندا بینیوە.
پلانەکانی بەڕێز گوستاڤۆ پێترۆ هەمیشە وا دیار بووە کە پڕخواست بوو بێت. کۆلۆمبیا بۆ پتر لە نیو سەدەیە دووچاری ململانەی نێوخۆیی بۆتەوە. سەرۆکەکان لەگەڵ کێشەکاندا بە ڕێگە جیاوازەکان لە ململانێدا بوون. کۆمەڵگاکان چاوەڕوانی زۆریان لە کۆبوونەوەکی ئەنجامماندا هەبووە. ئەوانەی لەم ڕۆژانی دواییدا ئەنجامماندا بوو. ئەوەی کۆبوونەوەی فەرماندەکان بوو کە بە مەبەستی چارەسەرکردنی هەندێک لە گومان و نیگەرانیەکانە ئەوانەی لە نێو یەکەکانماندا هەبوون. ئیڤان دووکی سەرۆکی پێشووی نەریتپارێز هانی هێزە چەکدارەکانی دا سەرۆکەکانی باندەکان بکەنە ئامانج. پێشتر هوان مانوێل سانتۆز ئەوەی لە ساڵی 2010 بۆ 2010 سەرۆک بوو 4 ساڵی بە دانوستان بەسەر برد بۆ دەستەبەرکردنی سەودایەکی ئاشتی لەگەڵ گەورەترین و دێرینترین گروپی گریلای ناسراو بە هێزە چەکدارە شۆڕژگەڕەکانی کۆلۆمبیا. هیوادارین گفتوگۆکە لە کۆلۆمبیا ڕوو بدات. ئێمە پێشنیارمان کردووە کە وڵاتی نەرویژ میوانداری دانوستانەکە بکات. هەتا ئێستا هیچی کۆنکرێتی نییە، بەڵکو تەنها پێشنیارێکە کە لە بەردەستدایە. لە ساڵی 2016دا بەشی زۆری بزوتنەوەی هێزە چەکدارە شۆڕژگەڕەکانی کۆلۆمبیا ڕازی بوون چەکدا بنێن. ئەوەش لە بەرامبەر کەمکردنەوەی سزاکان و کورسیەکان لە کۆنگرس و هەروەها بەدەستهێنانی چەند دڵنیاییەکی کۆمەڵایەتی. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. ئێکەیەکی فاویژی ئۆتۆمبیلên kevin re neyê bi taybet jî dema awtên nû jeng kirin û tên paqişkirin û nû boyaxkirin. Niha bazarê wan gelkê germ e û karsaz milyarên dolaran jî dêxin bazirganiya wan. Ne bes dewlemendên ku heza wan bi destxistina modîlên kevnên ئۆتۆمبیlan e ku wana li din serhev, lê dîsan jî xelek hene ku dixwazin qazancê ji wê bazirganiyê bigirin. Ev komamazaniya otomobilên klasîk ya Florian Zimmerman piterej behreyekê ew berhênan e. Dema ku ewî li Mercedes-Benz kar dikir, ewî destbikirîna otomobilên kevin kir. Ev şwî demî ve komeka ji 300 otomobilan pêk de çêkiriye. Karê min yê davî li gel Mercedesê ez serokê navendeka klasîk bûm û tu çarçoveya wî karî da pêdivî bû ku min kar li ser otomobilên klasîk kiriba û min vê demê dest bi komkirina otomobilên xwe kiribû. Li seranserî cîhanê salane milyaran dolar li otomobilên klasîk tên xerc kirin. Di pêleka we berhênanê ya bi vê sermiyana berdîl da li sala 2022 otomobileka corê Mercedes-Benz 300 SLR yolun haw Coupe ku vedgerê ve bu sala 1955 bi 135 milyon euro an ku 149 milyon dolaran hat firotin ku bihatirîn otomobîla cîhanê da tê te firotin. Di mavê 10 salên dawiyê da bihayê otomobîlên kevin bi rêja 185 sadê zêde bûye. Ji hevrekên giranbihayên wekî şerab, demjimêr û karên hunerî ku li rêja duwem tên piştî wêskiyên bêmînak, ev e jî li gorî raporda dewlemendiya Knight Frank ya 2023. Ji ber vê yekê ji bilî kevpehatina bi otomobîlan ew bûme bû veberhênaneka rişt û wekî hûn li pişt min dibînin hejmareka zêde ya otomobîlan niha ku nav komame de hene ku em ji bo paşerû jî diparêzin. Lê ev kare nebûwan kesane yên ku di barê darayî da nedwêrekin. Zimmerman dibêjî têçûnên komkirina otomobîlan ji wan jî kirêya helgirtina wan û bîme çêdbîst salane bi sanahî bigihîte 6 sadê ji bihayê wê. Levma hindî vêvetir diçe bi zehmettir dibe ku mirov mekanîzmayên guncav bibîne da ku wan otomobîlan zindî bihêle û divêt hûn gelek direvan bimeziqînin da ku wan û hemû otomobîlan di rewşeke karkirinê da bihêlin. Bazarê otomobîlên klasîk berfireh dibî dige zêdebûna hejmara mirovên dewlemend. Kompanya Hagerty ya bîmeyên otomobîlên klasîk texmîn diket ku salane seranserî cîhanê nêzîkî bihayê 8 milyar dolar bazarên otomobîlên klasîk hene. Di gel firotinên taybet jî li demê ku Amerîka Bakur weku mezintirîn bazarê evan firotina ye. Zimmerman dibêjî jimareka berçav ya bikiran di sala borî da ji Rojhilata Naverast û Hindistan û ji Çînê bûn.
هاتین مای دنگ امریکا واشنطن. دما يكن لنا بجادن امريكا وان اوتومبيلات بينا هناك خال بنايكتين يك جوانا أوا كو جالك جوان تومبيلين كيفن تشاندي كيفن تربين تشاندي ديبيجن بهايوان بتريا دواجي قالك جاري هنا كسانا ديزاين وان دو قهرن بالشويكو او حاجه ديكن بونو من التعريض وان بشكتر ديكن يعني سينجي وان فراتر ديكن بهر شويكي ديزاين وان ديكن بقورا حزن خوا او دبا تشتكي دي وجوان كاري كدي دو وبهايوان جي قالك جاري بلندبا خالصيام او قالك او كاسين كو وان اوتومبيلا ددن سرهاف وبداس ديخونو ودباريزن حلبت دوله ما دنشكو بهايوان قال كي جرانا هناك شو عنده خوازن همان رنجي اوتومبيلي وهمان ديزاين وشوي اوتومبيلي بوان رب بمينا دبيجن ما قال كي بيخوشترا اف اوتومبيل وكباري بمينا بهر حال بهيفيا من خوش الصباحي جي ماديسا جوفانا دي قالوا وبرنامج ديا قلت كونكشن هطاوي دمي هر شادو بختور بنو خدا حافظ.